بەڵێتر کەمتر لە 2 مانگی ماوە بۆی هەڵبژاردننی پەرلەمانی عراق لە 11 ئەمساڵ بەڕێوە بچێت بەڵام ژمارەی کاندیدە دوورخراوەکان تا دێت زۆرتر دەبێت و هەروەها کۆمەڵێک کۆکاریشان بۆ دوورخستنەوەی ئەم کاندیدانە. من زیاتر قسە دەکەم لەسەرم بابەتە لەگەڵ میوانەکەم بەڕێز حەسەن قەباس سەندامی تیمی ڕاگەاندنی کۆمسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی عراق لە بەغداوە لەگەڵمە. سپاس بەڕێز حەسەن کە لەگەڵ کوردستان 24 تا ئێستاوەی کە کۆمسیۆن باسی لێەوە کردووە نزیکەی 2000 کاندید کە دەکاتە لە 125 ژماری کاندیدەکان دوورخراونەوە. ئایا ژمارەکە زیادی کردووە ئەوەی کە لەلای ئێوە هەیە و بڕیارە کاندیدی زیاتر بۆ کێبڕکی هەڵبژاردن دوور بخرێنەوە؟ بەڵێ سڵاو لە ئێوە و لە کەناڵە بەڕێزەکەتان و بینارە بەڕێزەکانتان لە دەستپێک ئەو ژمارەی کە باز دەکرێت کە دەگوترێت ژمارە کاندیدە دوورخراوەکان دەگاتە 2000 ئەمە ژمارەیەکی ورد نییە. تا ئێستا ئەو وەک بینیومانە زیاتر لە 600 کەس دوورخراونەتەوە. بۆ هەڵبژاردنەکانیش کۆمسیۆن پابەندە بە وردبینیکردن لە ناوی هەموو کاندیدان و لایەنەکانیش پێکاتوون لە نزیکەی 300 لایەن لایەنی یاسایی و لایەنی دەستوری پێویستە جێبەجێ بکرێن. هەروەها پێویستە دۆسیای هەموو کاندیدەکانیش بە تەواوی وردبینی بۆ بکرێت و بۆ ئەویش سەرپێچێکی کردنە لە ناوی کاندیدەکان و ئەو بنەما و مەرجانەی کە کۆمسیۆن دایناوە بۆ وەرگرتنی یا تاییدکردنیان تاکەی بەردەوام دەبێت. ئیتر نزیکەی 2 مانگ ماوە بۆی هەڵبژاردن بەڕێوە بچێت. پرۆسەکە تاکەی درێژە دەکێشێت. بەڵێ ئێستا ئێمە زۆربەی کارەکەمان تەواو کردووە و پشتیوان بە خوددا بە زووترین کات وەربینیەکە تەواو دەبێت. بەڵام وەک دەزانن ئێمە زۆر ژمارەی یەکجار زۆری کاندیدمان هەیە. زیاتر لە 7800 ناومان لە بەردەستە خۆیان کاندید کردووە و پێویستی بە وردبینی زۆر هەیە. ئێمە تەنها وردبینی لە بۆ ئەو کاندیدانە ناکەن کە دوور دەخرێنەوە، ئەوانەی شوێنیشیان دەگرێتەوە وردبینیان بۆ دەکرێت واتە دۆستیەکانی ئەوانش بۆ ئەو ڕێکارانەش کە لە کاتی ئاڵوگۆڕکردنی کاندیدەکان پێویستی بە 15 ڕۆژ هەیە تا هەموو ڕێکارەکان تەواو دەبێت. بۆیە هەموو هەوڵێک ئێمە دەدەین کۆمسیۆن زۆر هەوڵی خۆی چڕکردەوەتەوە بۆ ئەوەی هەموو کارەکان یەکلایی بکاتەوە بە زووترین کات ئەو دۆسیە یەکلایی بکاتەوە. بەڕێز حەسەن، هۆکاری سەرەکی دوورخستنەوەی کاندیدەکان لە کێبڕکی هەڵبژاردن چییە؟ ئەوەی کە ئێستا لە عراق هەیە و لە بەردەستی ئێوەدایە، هۆکارەکە چییە؟ ئەوەتا ئێمە زۆربەی ئەوانەی دوورخراونەتەوە بە دوو هۆکار هەیە. هەندێکیان بە یاسای لێپرسینەوە دادپەروەری دەیانگرێتەوە و هەندێکیشیان سەرپێچیان لە مادەی حوتەمدا کردووە لە یاسای هەڵبژاردن کە تایبەتە بە واتە سیڤی خۆیان یان ڕەفتاری پێشوویان. باشە، بەڵام لە نێو کەسانەی کە تا ئێستا دوورخراونەتەوە کەسایەتی بەناوبانگی عراقی تێدایە، هەیانە دادوەری بەناوبانگە، هەشەکە ئێستاش ئەندامی پەرلەمانی عراقا، ئەمانە بۆ دوورخراونەتەوە. بەڵێ ئەواتە لە دەستپێک لێرە بابەتێکی زۆر گرنگ هەیە. ئاویش لە هەندێک جار شتی سەیر ڕوودەدات. بۆ نمونە ئەوە کاندیدانی لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا کاندید کراون هیچ زانیاریەک لەبارەی دۆسیەکەیانەوە نەبووە، بە تایبەت ئەوانەی کە پەیوەستن بە بابەتی لێپرسینەوە دادپەروەری و هەندێکی دیکەشیان سەر بە حزبی بەحسی قەدەغەکراون یانیش دۆسیەیەکی دادگایی هەیە یاخود لە حاڵەتێکی دیکە بۆ نمونەوەی پەیوەندی بە ڕەفتار و ئەخلاقی کەسیەوە هەیە و لەو ماوەیەدا هەندێکیشیان کە سەرپێچیان کردووە لە کاتی
بانگەشەی هەڵبژاردن کە هێشتا دەستی پێ نەکردووە بەڵام سەرپێچیان کردووە. باشە ئەمە یەکەم جارەکە بەم شێوازە بە وردی لێپێچینەوە لە کاندیدەکان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عراق دەکرێت. پێتان وایە وەکو کمیسیۆن ئەمە کاریگەری لەسەر شەفاف بوون و هەروەها بڵین دموکراسیەت لە هەڵبژاردنەکان لە عراق دەبێت؟ بەدڵنیاییەوە ئێمە وەکو کۆمسیۆن ئێمە لە بە یەک چاو سەیری هەموو لایەک دەکەین و هەموو ڕێکارەکانیشمان شەفافن لە بەردەم هەمووشیان لە بنە ڕەتدا سیاسەتی ئێمە لە کۆمسیۆن سیاسەتی دەرگای کراوەیە دواتریش ئێمە لە بابەتی وردبینی کاندیدەکان ئێمە لەگەڵ لایەنەکانی دیکەش هەماهەنگیمان کردووە ئەوانیش ئاگادارن لەو بابەتە بۆ نمونە دەستی دەستپاکیە یاخۆت ئەنجومەنی دادوەریە و دەمانەوێت بە شێوەیەکی وردتر و شەفافتر کار لەسەر ئەو بابەتە بکەین و لە بەرچاوی هەموو لایەنەکان لایەنە پەیوەندیدارەکانیش ئەو کارە دەکەین بۆ ئەوەی هیچ ناڕوونیەک لە بابەتەکەدا نەبێت. زۆر باشە سپاس دەکەم بەڕێز حەسەن قەباس ئەندامی تیمی ڕاگەاندنی کۆمسیۆنی سربەخۆی هەڵبژاردنەکانی عراق لە بەغداوە لەگەڵمان بووی. سپاس.